سڵاوتان لەبێت هاوڕێیانەوە بەشانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بەیانی باش دیەکسن. من مەریوان عوسمان عەلی ئەندام لە کۆمپانیای نێودەوڵەتی دیەکسن و ڕاهێنەری گەشەپێدانی تواناکان لە پرۆژەی دیەکسندا لە خزمەتتاندا دەبووم بۆ پێشکەشکردنی ڕاهێنانی پلانی قازانجی کۆمپانیای دیەکسن. ئێمە بەهۆی تێگەیشتن لەم ڕاهێنانە و بەهۆی تێگەیشتن لە پلانی قازانجی کۆمپانیای دیەکسن ئایندەی دارایی خۆمان لەم پرۆژە زیرەکە بینینەوە. هەر بۆیە داواکارم ئەم ڕاهێنانە بەوردی تەماشا بکەن، بەوردی گوێی لێ بگرن بۆی بتوانن لە ئایندەی دارایی خۆتان دڵنیابن و لە ئایندەی دارایی خۆتان تێبگەن لەم پرۆژە زیرەکەدا. بۆ هەموو پرۆژەیەکی زیرەک پلانێکی قازانج هەیە و بۆ هەموو پلانێک لە پرۆژەی زیرەک کۆمەڵێک پلەبەندی هەیە بۆی جیاوازی بکات لە نێوان کەسانێک کە چالاکن و هەوڵی زیاتر دەدەن و کەسانێک کە ناچالاکن و هەوڵی کەمتریان داوە. وەک لەم خشتەیە دیارە پلەبەندیەکانی پلانی قازانجی کۆمپانیای دیەکسن خۆی لە 24 پلەبەندیە بینێتەوە کە پلەی یەکەم و دەستپێک ئەندامە و پلەی دووەم ستارێجن بریکاری ئەستێرە کە بە تێپەڕاندنی 4500 خاڵ دروست دەبێت، پلەی سێەم کە پلەی ستار ڕوبیە یاخود ئەستێرەی یاقوتیە کە سێ هەڵی جیاوازیە بێت بە ئستارێجنت و پلەی چوارەمش ستار دایمۆندە یاخود ئەستێرەی ئەڵماسیە کە بە دروستبوونی 6 هێڵی جیاوازی و بەرزبوونەوەیان بۆ پلەی ستارێجن دروست دەبێت و پلەی پێنجەم کە ESDە کە لە دروستبوونی 1 هێڵی ستار دایمۆند دێتە دەست و بە هەمان شێوە تاوەکو کۆتاپلە کە لە 20 هێڵی جیاوازی ستار دایمۆند پێک دێت. ئەوەی کە بینیتان خشتەی پلەبەندیەکان بوو. ئێستا ئەبێ بزانین چەند جۆر قازانج لەم پلانی قازانجە بوونی هەیە. جۆری یەکەمی قازانج قازانجی فرۆشە کە ئەم قازانجەش ڕاستەوخۆیە و بەکڕینی بەرهەم و فرۆشتنی لەلایەن کڕیارەکان دێتە دەست ئەم ئەندامەی کە بەشدار بووە و بۆ بە خاوەن کۆت کاتێک کە بەرهەمێکە کڕێ بەپێی ئەو خشتەی جیاوازی نرخەی کە لە نێوان ئەو کەسێک کە کۆدیە و کەسێک کە کۆدی نییە هەیە لە نێوان 20 بۆ 25% قازانجەکات. ئەگە بە نمونە بێنینەوە کاتێک کە من ماجونێکی دان لەسەر کۆدی کەسی خۆم یاخود لەسەر ژمارەی کەسی خۆمەی کڕم بە 8000 دینارە ئەوەی فرۆشمەوە بەپێی خشتەکە بە 10,000 دینار لەم شوێنەیە من 2000 دینار قازانجەکەم کە بە نزیکراوەیی ئەکاتە 20% نرخی بەرهەم و لە هەندێک بەرهەمە تاوەکو 25% ئاستی قازانجی فرۆش بەرزەبێتەوە. جۆری دووەم لە قازانجی کەسیە. ئەم قازانجە بەهۆی کڕینەکانی ئەندام لەسەر ژمارەی ئەندامەتی دێتە دەست. واتە من هەر بەرهەمێک لەسەر ژمارەی ئەندامەتی خۆم یاخود کۆدی خۆمەکڕم ڕێژەی 6% لە کاتی دەستپێکم بەم پرۆژەیە قازانجی کەسیم بۆ دێتەوە هەتاوەکو بەرزەبێتەوە تاوەکو 37%. ئەم قازانجی کەسیە ئێمە لە کڕینی هەر بەرهەمێک وەری ئەگرین لە کاتێکە مەرجی چالاکبوونی مانگانەمان تێپەڕاند بێت. جۆری سێم لە قازانج لەم پلانەدا قازانجی جیاوازی ڕێژەیە. قازانجی جیاوازی ڕێژە لە جیاوازی نێوان ڕێژەی من و ڕێژەی ئەو هاوڕێ و هاوبەشانەم دێت کە لە گروپەکەما کارەکەن. ئەم جیاوازی ڕێژەیەش لە 3% دەست پێکات تاوەکو 31% بەرز دەبێتەوە. ئەم بەرزبوونەوەیش بە هۆکاری جیاوازی پلەبەندیەکانە لە نێوان من و ئەو هاوبەشەی کە لە ناو گروپەکەی منە کارەکات. قازانجی چوارەم و جۆری چوارەمی قازانج لەم پلانە قازانجی گەشەپێدانە. ئەم قازانجە لە دوای گەشەی تیم و دروستبوونی ستارێجن دێت کە لە ناو گروپەکەمان دروست دەبێت. ڕێژەیەم قازانجەش لە 5% دەست پێکات و تاوەکو 15% بەرزەبێتەوە بەپێی ئەو وەچانەی کابن بە ستارێجن یاخود بریکاری ئەستێرە لە گروپەکەمە. قازانجی پێنجەم و جۆری پێنجەم لە قازانج لەم پلانە قازانجی ڕێبەریە. ئەم قازانجە لە دوای گەشەی تیم و دروستبوونی ستار دایمۆند یاخود ئەستێرەی ئەڵماسی لە ناو تیمەکەیە دەست پێکات و ڕێژەیەم قازانجەش لە 5% دەست پێکات و تاوەکو 15% بەرزەبێتەوە. ئەوش بۆی دروستبوونی چەنۆچەیەک لە ئستار دایمۆند لە ناو گروپەکەمانە. قازانجی شەشەم بریتیە لە قازانجی هاوبەشی کۆمپانیا. ئەم قازانجە بریتیە لە هاوبەشکردنی 2% قازانجی گشتی کۆمپانیا لە مانگێکدا کە لە سەرجەم وڵاتان کۆ بێتەوە و بەسەر سەرجەم ئەو ئەندامانەی کە پلیان ستار دایمۆند ئەستێرەی ئەڵماسیە کە چالاکن دابەشێکرێت و ئەخرێتە سەر قازانجی مانگانەیە. قازانجی حوتەمی کۆمپانیا کە لەم پلانەیە دیاری کراوە قازانجێکە کە بە کاش نادرێت بە ئەندامەکان. ئەم قازانجەش بریتیە لە 2% کۆی گشتی قازانجی کۆمپانیا لە هەموو مانگێک کە کۆکرێتەوە
بۆ تێچووی گەشتە نێودەوڵەتیەکان کە ساڵانە لەلایەن کۆمپانیا ڕێکەخرێت و هەر ئەندامێک ئەو تارگێتێک کە کۆمپانیا دیاری کردووە ئەو ئاستە تێپەڕێنێت بەشدارە بێت لەو گەشتە نێودەوڵەتیە و تەواوی تێچووی ئەو گەشتە لەسەر ئەستۆی کۆمپانیا دەبێت. ئەمانەی باسمان لێوە کرد کۆی گشتی جۆرەکانی قازانجن لە پلانی قازانجی کۆمپانیا نێودەوڵەتی دیەکسن. دوای ئەوەی کە جۆرەکانی قازانجمان ناسیەوە پێویستە دەستەواژەکانی پلانی قازانجش بناسینەوە، چونکە هەموو ئەو قازانجانی کە ئێمە باسمان لێوە کرد بەهۆی ئەم دەستەواژانەوە دێنە دەست. دەستەواژەی یەکەم و سەرەکیترین دەستەواژە لە پلانی قازانجی کۆمپانیای نێودەوڵەتی دیەکسن دەستەواژەی پۆینت ڤالیووە. ئەم دەستەواژەیە بە واتای نرخی خاڵ دێت و سەرەکیترین پێوانەیە لە پلانی قازانجی کۆمپانیای نێودەوڵەتی دیەکسن. هەروەک چۆن شلەمەنی بە لیتر و درێژی بە مەتر و کۆمەڵێک پێوانەی تر هەیە کە ئێمە ڕۆژانە کاری پێواکەین، پۆینت ڤالیوش پێوانەیەکە بۆ پێوانی هەریەک لە بەرهەمەکانی کۆمپانیای نێودەوڵەتی دیەکسن. بە نمونە بێنینەوە هەویری ددان بە 6 خاڵ دەپێورێت یاخود شامپۆیەک بە 11 خاڵ دەپێورێت. دەستەواژەی دووەم دەستەواژەی سێڵز ڤالیووە. ئەم دەستەواژەیە بە وانای نرخی فرۆش دێت. ئەم نرخە بەکاردێنێت بۆ پێوانەکردنی قازانجی مانگانەی ئێمەی ئەندام. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە نزیکراوەی ڕێژەی نرخی فرۆش یەکسانە بە 35% ڕێژەی نرخی خاڵ. واتە ئەگەر 100 خاڵ یاخود 100 پۆینت ڤالیو بکەین بە سێڵز ڤالیو ئەکاتە 35 سێڵز ڤالیو. دەستەواژەی سێەم پێرسۆناڵ پۆینت ڤالیووە. بریتیە لە کۆی ئەو خاڵانەی کە ئەندام لەسەر ژمارەی ئەندامەتی خۆی لە ماوەی مانگێکدا ڕای دەکێشێت. دەستەواژەی چوارەم پێرسۆناڵ گروپ پۆینت ڤالیووە PGPV. بریتیە لە کۆی خاڵەکانی گروپ لە ماوەی مانگێکدا جگە لە خاڵەکانی ئەو هێڵانەی کە لە ئاستی ئستارێجنت بریکاری ئەستێرەدان و مەرجی چالاکبوونەکەیان تێپەڕاندووە. پێنجەم دەستەواژە بریتیە لە دایەمۆند گروپ پۆینت ڤالیو. بریتیە لە کۆی خاڵەکانی گروپ لە ماوەی مانگێکدا جگە لە خاڵەکانی ئەو هێڵەی کە لە ئاستی ئستار دایەمۆند ئەستێرەی ئەڵماسی بەسەرەوەیە و مەرجی چالاکبوونی تێپەڕاندووە. دەستەواژەی شەشەم بریتیە لە تۆتاڵ گروپ پۆینت ڤالیو. بریتیە لە کۆی خاڵەکانی گروپ لە ماوەی مانگێکدا و تەنها بۆ زانینی کۆی چالاکی یەک مانگی ئەو ئەندامە و گروپەکەیەتی و کاریگەری لەسەر چالاکبوونی ئەندام نییە. واتە کۆی خاڵەکانی ئەو هێڵانەشی کە ئستارێجنتن و ئەو هێڵانەشی کە ئستار دایەمۆند بەسەرەوەن. دەستەواژەکانی حەوتەم دەستەواژەی کوالیفاید ستار ئێجنت و کوالیفاید ستار دایەمۆند. QSA بەو ئەندامە ئەوترێت کە لە ئاستی ستار ئێجنتە و مەرجی چالاکی تێپەڕاندووە کە مەرجەکەش بریتیە لە بوونی 100 خاڵی PPV واتە 100 خاڵی کەسی لەسەر کۆدی ئەو ئەندامە یاخود لەسەر ژمارەی ئەندامەتی ئەو ئەندامە و بوونی 300 خاڵ لە پێوەری PGPV یاخود پێوانەی PGPV. کام پێوانەیەش وەکو باسمان لێوە کرد بەو شێوازە پێورێ کە کۆی گشتی خاڵەکانی ئەو ئەندامێ لە ماوەی مانگێکە جگە لەو هێڵانەی کە بوونە بە ئستار ئێجنت بریکاری ئەستێرە بەسەرەوە. لە کاتێکدا مەرجی چالاکبوونی ئستار ئێجنت بریکاری ئەستێرەیان تێپەڕاند بێت. QSD بەو ئەندامە ئەوترێت کە لە ئاستی ستار دایەمۆند ئەستێرە ئەڵماسیە و مەرجی چالاکبوونی تێپەڕاندووە کە چالاکبوونی لایەنی کەم 4 هێڵی جیاوازی ستار ئێجنت و بوونی 2500 پۆینتە لە پێوانەی DGPV یاخود بوونی 5000 خاڵ لە پێوانەی DGPV بەبێ چالاکبوونی هیچێک لە هێڵەکانی ستار ئێجنت بریکاری ئەستێرە. ئەمانە کۆی ئەو دەستەواژانن کە لە پلانی قازانجا ئێمە بەرکەوتنمان ئەبێت لەگەڵیانە. تاکە دەستەواژە و تاکە پێوانە کە لەم لیستەیە باسی لێوە نەکرا ئەویش بەهۆی کاتیبوونی ئەو دەستەواژەیە دەستەواژەی AGPV یاخود پێوانەی AGPV کە لە ئایندەیە بە وردی دێنە سەر ئەوەی ئەم دەستەواژەیە یاخود ئەم پێوانەیە کاری چییە و ئێمە تاکەی کارمان لەگەڵ ئەم پێوانەیە ئەبێت. لێرە بەدواوە باسی ئاستەکان و چۆنەتی چالاکبوونیانەکەین هەتاوەکو ئاستی ستار دایەمۆند ئەستێرەی ئەڵماسی. لە پلانی قازانجی کۆمپانیای نێودەوڵەتی دیەکسندا بۆ هەر ئاستێک مەرجی چالاکبوونی مانگانە هەیە. بەو جۆرە ئێمە لە دوای چالاکبوونمان بەشدارە بین لە قازانجی مانگانەی کۆمپانیا و ئەو چالاکیانەی کە لە گروپی کارەکەماندا ڕوویداوە.
یەکەم ئاستی پلانی قازانجی کۆمپانیا بریتیە لە ئەندامی یاسایی یاخود فرۆشیار کە بە ڕاکێشانی 100 خاڵ لە بەرهەمەکانی کۆمپانیا دێتە دەست. لەم ئاستەدا کە سەرەتای دەستپێکمانە ئێمە جگە لە قازانجی فرۆش قازانجی کەسیشمان دەست پێەکات. ئەندام یاسایی خۆی لە 6 ئاستە بینێتەوە کە لە 100 خاڵ دەست پێەکات و لەم ئاستەدا ڕێژەی قازانج 6% و ئاستی چالاکی هەتاوەکو بگاتە 300 خاڵ ڕێژەی قازانجی کەسی لەم 6% ئەمێنێتەوە. لە ئاستی دووەما کاتێکە ئاستی فرۆشی خۆمان و گروپەکەمان گەیشتە 300 خاڵ ئەوە ئێمە ڕێژەی قازانجی کەسیمان بەرز دەبێتەوە بۆ 9%. لەم ئاستەدا دەمێنینەوە تا و کاتی ئاستی چالاکی دەگاتە 1000 خاڵ. لە دوای گەیشتنی ئاستی چالاکی بە 1000 خاڵ ئەو کاتە قازانجی کەسی ئێمە بەرز دەبێتەوە بۆ 12% و بەم شێوازە ئەمێنێتەوە هەتاوەکو ئەو کاتەی ئاستی فرۆشمانەگاتە 2000 خاڵ. لە دوای گەیشتنی ئاستی فرۆشی خۆمان و تیمەکەمان بە 2000 خاڵ لەم ئاستەدا ڕێژەی قازانجی کەسی بەرز دەبێتەوە بۆ 15% و لەم ئاستەدا دەمێنێتەوە تاوەکو ئاستی چالاکی دەگاتە 3250 خاڵ. لەم ئاستەدا کە ئاستی پێنجەمی ئەندامی یاساییە قازانج بەرز دەبێتەوە بۆ 18% قازانجی کەسیمان و ئەم قازانجە بەم شێوازە ئەمێنێتەوە تاوەکو ئاستی چالاکیمان دەگاتە 4500 خاڵ. کۆتا ئاستی ئەندامی یاسایی 4500 خاڵە کە لەم ئاستەدا قازانجی کەسی بەرز دەبێتەوە بۆ 21% و لێرە بەدواوە ئەو ئەندامە ئاستێک بەرەو پێش ئەچێت و ئەگاتە ئاستی ئستارەی جند بریکاری ئەستێرە. بەم نمونەیە هەوڵەدەین گەڕانەوەی قازانج لە ئاستی ئەندامی ئاسایی باس بکەین کە لە قازانجی کەسی و قازانجی جیاوازی ڕێژە خۆی بینێتەوە. قازانجی کەسی لەم نمونەیە بۆ عەلی کە ئاستی خاڵەکانی گەیشتۆتە 3900 خاڵ 8% و بۆ ڕێبوار کە ئاستی خاڵەکانی گەیشتۆتە 500 خاڵ 9% و بۆ فاتیمە کە ئاستی خاڵەکانی گەیشتۆتە 1200 خاڵ 12% و بۆ زەینەب کە ئاستی خاڵەکانی گەیشتۆتە 800 خاڵ 9% و بۆ هاوکار کە ئاستی فرۆشی گەیشتۆتە 200 خاڵ 6% و بۆ ڕەوەند کە ئاستی خاڵەکانی گەیشتۆتە 1000 خاڵ 12% و بۆ کاروان کە ئاستی خاڵەکانی گەیشتۆتە 100 خاڵ 6%. بۆ زیاتر تێگەیشتن لەم ڕێژانە ئەتوان بگەڕنەوە بۆ خشتەی ئاستی ئەندامی ئاسایی کە پێشتر باسی لێوە کرا. لێرەدا دێن باسی هاوکێشەی لێکدانەوەی قازانجی کەسی ئەەکەین. ئەگەر عەلی بە نمونە وەربگرین قازانجی کەسی عەلی 18% و 100 خاڵی لەسەر ژمارەی ئەندامەتی خۆی ڕاکێشاوە. وەک پێشووتر باسمان کرد قازانجی کەسی لە سێڵز ڤالیو وەرەگیرێت واتە لە نرخی فرۆش. بۆ ئەوەی نرخی فرۆشی عەلی بزانین خاڵی کەسی عەلی کەڕەتی 0.35 واتە 35%کەین بۆی نرخی فرۆشمان دەستکەوێت. ئێستا نرخی فرۆش لە کۆی چالاکیەکانی عەلی لەسەر ژمارەی ئەندامەتی خۆی 35 سێڵز ڤالیووە. ئێستا بە لێکدانی 35 سێڵز ڤالیو بە ژمارەی 18% واتە 0.18 قازانجی کەسی عەلیمان بۆ دەرەچێت کە 6.3 دۆلارە لەم نمونەیەدا. و بۆ سەرجەم ئەندامەکانی عەلی بە هەمان هاوکێشە پێوانەی بۆ ئەکەین. ئەگەر بێت و هەمان نمونە بۆ لێکدانەوەی قازانجی جیاوازی ڕێژە بۆ عەلی لێک بدەینەوە پێویستە سوود لە هاوکێشەی لێکدانەوەی قازانجی جیاوازی ڕێژە وەربگرین کە یەکسانە بە ڕێژەی کەسی سپۆنسەر کەم ڕێژەی کەسی ئەندامی ڕاستەوخۆ. بەپێی ئەم هاوکێشەیە بێت جیاوازی ڕێژەی عەلی و ڕێبوار 9%، جیاوازی ڕێژەی عەلی و فاتمە 6%، عەلی و زەینەب 9%، عەلی و هاوکار 12%، عەلی و ڕەوەند 6%، عەلی و کاروان 12%. دوای ئەوەی کە من جیاوازی ڕێژەی عەلی و ئەندامە ڕاستەوخۆکانیم بۆ دەرچوو دێن بەپێی هاوکێشەی لێکدانەوەی قازانجی کەسی پێوانەی قازانجی جیاوازی ڕێژەکەین. بەڵام ئەم جارە جیاوازتر. ئەم جارە دێن خاڵەکانی بۆ نمونە کاروان وەرەگرین کە جیاوازی ڕێژەی لەگەڵ عەلی 12%، دێن خاڵەکانی ئەهێنین خاڵی کەسی خۆی کەڕەتی 0.35%کەین بۆی نرخی سێڵز ڤالیومان دەستکەوێت. اینجا کەڕەتی جیاوازی ڕێژەی نێوان کاروان و عەلیەکەین کە 12% 0.12 و ڕێژەی قازانج 4 دۆلار و 20 سنت دەرەچێت. هەموو نمونەکانی تریش بە هەمان شێوە پێوانی بۆ ئەکرێت. هاوکاریش
ڕێژەی قازانجی کەسی 6% و جیاوازی قازانجی لەگەڵ عەلی 12% ڕێباریش بە هەمان شێوە 9% و جیاوازی ڕێژەی 9% و بە هەمان شێوە نمونونەکانی تر بەو جۆرە پێوانەی بۆکەین و لە کۆتاییە کۆی ئەو قازانجانەی کە لە جیاوازی ڕێژە بەدەست هاتوون کۆیەکەینەوە و کۆی گشتی قازانجی جیاوازی ڕێژە بۆ عەلی لە گروپی کارکردنەکەیەوە 99.75 دەرەچێت. ئێستا بۆ پێوانەکردنی قازانجی گشتی عەلی قازانجی کەسی کۆی قازانجی جیاوازی ڕێژەکەین و قازانجی گشتی عەلی لەم نمونەیە دەرەچێت کە $106.05. بەپێی ئەو نمونەیە قازانجی جیاوازی ڕێژەمان لێکدایەوە، بەڵام تێبینیەک لەم قازانجەیە هەیە، ئەویشەوەیە کە هەر کات و ساتێک جیاوازی ڕێژە لە نێوان سپۆنسەر و ئەندام هەبێت ئەم قازانجە وەرئەگیرێت، بە پێچەوانەوە سپۆنسەر لەم قازانجە بێبەش دەبێت. قازانجی جیاوازی ڕێژە لە پێوانەی TGPV وەردەگیرێت، واتە لە Total Group Point Value ئەم قازانجە وەرەگیرێت. مەرجی قازانجکردنی ئەندامی ئاسایی لە هەر مانگێکدا تێپەڕاندنی 100 خاڵە لە پێوانەی PPV لەو مانگەدا. ئاستی دووەم لە ئاستەکانی پلانی قازانجی کۆمپانیای نێودەوڵەتی DXN بریکاری ئەستێرێ کە لە دوای گەشتنی ئەندام بە 4500 خاڵ دێتە دەست. مەرجی چالاکبوونی مانگانە لەم ئاستەدا هەبوونی 100 خاڵی کەسی واتە پێوەری PPV و تێپەڕینی 300 خاڵە لە پێوەری TGPV. ئەگەر بێت و بریکارێکی ئەستێرە یەکێک لە هێڵەکانی بگاتە هەمان ئاستی خۆی، ئەوە ڕێژەی قازانجی کەسی سپۆنسەر 2% زیاد دەکات و ئەم زیادبوونش تاوەکو 37% بەرز دەبێتەوە. کاتێک سێ هەڵی جیاواز دەگەنە ئاستی بریکاری ئەستێرە، ئەوە ئەو سپۆنسەرە ئەگاتە ئاستی سێەم کە پێڵەن ئستار ڕووبی یاخود ئەستێرەی یاقوتی. لە دوای گەشتنی یەکێک لە هێڵە جیاوازەکانمان بۆ بریکاری ئەستێرە، ئەوە قازانجی گەشەپێدان دەست پێ دەکات. قازانجی گەشەپێدان خۆی لە 5 ئاست ئەبینێتەوە کە کۆی هەر 5 ئاستەکە دەگاتە 15% و ئەم قازانجە لە پێوەری PGPV لێک دەدرێتەوە. ئاستەکانش بەم جۆرە دەبێت کە لە وەچەی یەکەم 5% و وەچەی دووەم 4% و وەچەی سێەم 3% و وەچەی چوارەم 2% و لە وەچەی پێنجەم 1% قازانجی گەشەپێدان وەرئەگرین کە ئەم قازانجەش لە پێوەری PGPV لێکە درێتەوە. ئەگەر بێت و ئێمە لە یەک وەچەیە بریکاری ئەستێرەمان هەبێت، ئەوە تەنها 5% قازانج وەردەگرین و ئەو ڕێژەی 15%ە کاتێک بەڕێکی وەری ئەگرین کە لە هەر 5 وەچەکە بریکاری ئەستێرە بوونی هەبێت. مەرجی چالاکبوونی بریکاری ئەستێریان تێپەڕاند بێت. لەم نمونەیەدا هەوڵەدێن باسی شێوازی گەڕانەوەی قازانجی گەشەپێدان و لێکدانەوەی بەپێی ئاستەکان ڕوون بکەینەوە. لەم نمونەیە ئێمە هەوڵمانداوە بەڕوونی باسی TGPV و PGPV لە هەر یەکێک لەو وەچانە بکەین کە لە تیمی عەلیا بوونی هەیە. وەکو پێشووتر باسمان کردووە، قازانجی جیاوازی ڕێژە لە پێوەری TGPV لێکە درێتەوە. ئەگەر بە نمونە عەلی و محەممەد وەربگرین، محەممەد خاوەن هێڵێکی ڕاستەوخۆی ئستارێجنتە کە بەم شێوازە ئاستی قازانجی کەسی محەممەد بەرز بۆتەوە بۆ 27% و عەلیش خاوەن هێڵێکی جیاواز لە محەممەدە کە بۆ بە ئستارێجنت کە ئەوش هاوکارە بۆ ڕێژەی قازانجی عەلی بەرزە بێتەوە بۆ 29% و بەم جۆرە جیاوازی ڕێژە لە نێوان عەلی و محەممەد 2%ە و جیاوازی ڕێژە لە نێوان عەلی و هاوکار 4%ە. وەک لەم نمونەیە دیارە جیاوازی هەیە لە نێوان TGPV محەممەد و PGPV محەممەد، چونکە محەممەد خاوەن هێڵێکی چالاکی ئستارێجنتە کە زەینەبە و TGPV زەینەب 1400 خاڵە، بۆیە هیچ یەک لەم خاڵانە بۆ محەممەد هەژمار ناکرێت لە پێوانەی PGPV-ە، وەکوە بینن TGPV 2900 خاڵە کەچی PGPV 1500 خاڵە. بە هەمان شێوە زەینەب خاوەنی 1400 خاڵە لە پێوانەی TGPV کەچی لە پێوانەی PGPV خاوەنی 900 خاڵە. هۆکاری ئەمەش بوونی هێڵێکی ڕاستەوخۆیەتی کە ئستارێجنتێکی چالاکە و ڕەوەندە کە خاوەنی 500 خاڵە لە پێوەری TGPV کە ئەمەش لە پێوەری PGPV زەینەب نایەتە هەژمار. بەڵام وەک دەبینن هاوکار خاوەنی 2000 خاڵە لە TGPV و بە هەمان شێوەش
خاوەنی 2000 خاڵە لە پێوەری PGPV. هۆکار ئێمەش بۆ واگەڕێتەوە کە هاوکار هیچ هێڵێکی ڕاستەوخۆی نەگەیشتۆتە ئاستی ئستارێجنت. لەم نمونەیە ئەتوانین ئاستەکان و وەچەکانی عەلی دیاری بکەین بۆ گەڕانەوەی قازانجی گەشەپێدان. وەکو دیارە عەلی 2% جیاوازی ڕێژە لە TGPV محەممەد وەرئەگرێت و 4% جیاوازی ڕێژە لە TGPV هاوکار وەرەگرێت. بەڵام 5% لە وەچەی یەکەم کە محەممەد و هاوکارە لە PGPV وەرئەگرێت و 4% لە وەچەی دووەم کە زەینەبە لە PGPV وەرئەگرێت و 3% لە وەچەی سێیەم کە ڕەوەندە لە پێوانەی PGPV وەرئەگرێت. ئێستا بۆ زانینی قازانجی عەلی قازانجی جیاوازی ڕێژەی لێکە دەینەوە کە جیاوازی ڕێژەی لەگەڵ محەممەد و هاوکارە کە لە پێوانەی TGPV وەرەگیرێت و قازانجی گەشەپێدان لێکە دەینەوە لە وەچەی یەکەم کە محەممەد و هاوکارن 5% PGPV لە وەچەی دووەم کە زەینەبە 4% PGPV و لە وەچەی سێیەم کە ڕەوەندە 3% PGPV لێکە دەینەوە و قازانجی گشتی عەلی لەم ئاستەیە لەم نمونەیە دەرئەکەوێت. ئێمە لەم نمونەیەدا لێکدانەوەی قازانجی جیاوازی ڕێژە و لێکدانەوەی قازانجی گەشەپێدانمان بۆ عەلی و تیمەکەی ئەنجامدا کە هیوادارم نمونەیەکی ڕوون بێت و بتوانێت یارمەتی دەرتان بێت لە تێگەیشتنی لێکدانەوەی ئەم جۆرە قازانجانە. سێم ئاست لە پلانی قازانجی کۆمپانیای نێودەوڵەتی دیەکسن ئەستێرەی یاقوتیە. ئەم ئاستە لە دوای گەیشتنی سێ هەڵی جیاواز بە بریکاری ئەستێرە دێتە دەست و لەم ئاستەدا ڕێژەی قازانجی کەسی ئەو کەسە بۆ 31% بەرز دەبێتەوە. مەرجی چالاکبوون لەم ئاستەدا هەبوونی 100 خاڵی کەسی و تێپەڕینی 300 خاڵە لە پێوەری PGPV و چالاکبوونی ئەو هێڵە جیاوازانەیە بە مەرجی چالاکبوونی بریکاری ئەستێرە. هەر کات ئەستێرەیەکی یاقوتی دەبێتە خاوەن 4 هێڵی جیاواز لە بریکاری ئەستێرە، مەرجی چالاکبوون هەمان شێوەی مەرجی چالاکبوونیەتی لە کاتی هەبوونی 3 هێڵی جیاواز لە بریکاری ئەستێرە. واتە مەرجی چالاکبوون هەبوونی 100 خاڵی کەسی و تێپەڕین 300 خاڵە لە پێوەری PGPV و چالاکبوونی سەرجەم ئەو هێڵە جیاوازانەیە بە مەرجی چالاکبوونی بریکاری ئەستێرە. گەر هاتووە ئەستێرەی یاقوتی و بێتە خاوەن 5 هێڵی جیاواز لە بریکاری ئەستێرە، ئەوە مەرجی چالاکبوونی هەبوونی 100 خاڵی کەسی و تێپەڕینی 300 خاڵە لە پێوەری PGPV و چالاکبوونی ئەو هێڵە جیاوازانەیە بە مەرجی چالاکبوونی بریکاری ئەستێرە. ئەگەر هاتوو یەکێک لە هێڵە جیاوازەکان بە مەرجی بریکاری ئەستێرە چالاک نەبوو، واتە ئەگەر 4 هێڵی جیاواز بە مەرجی بریکاری ئەستێرە چالاک بوون، ئەوە پێویستە ئەو ئەستێرەی یاقوتیە لە پێوەری DGPV خاوەنی 2000 خاڵ بێت و لەم کاتەیە قازانجی کەسی بۆ 35% بەرز دەبێتەوە. بەم جۆرەش بە ئەستێرەیەکی یاقوتی چالاک دێتە ژمار. بەڵام ئەگەر ئەستێرەی یاقوتی خاوەن 5 هێڵی جیاواز لە بریکاری ئەستێرە بێت و کەمتر لە 4 هێڵی جیاواز یاخود هیچ یەک لە هێڵە جیاوازەکانی مەرجی چالاکبوونی بریکاری ئەستێرەیان تێنەپەڕاند بێت، ئەوە مەرجی چالاکبوون هەبوونی 100 خاڵی کەسی و تێپەڕین 300 خاڵە لە پێوەری PGPV و هەبوونی 3000 خاڵە لە پێوەری DGPV و بەم جۆرە قازانجی کەسی لە 35% ئەمێنێتەوە و ئستا ڕووبی یاخود ئەستێرەی یاقوتی بە ئەستێرەیەکی یاقوتی چالاک دێتە ژمار. لێکدانەوەی قازانجی گەشەپێدان بۆ ئەستێرەی یاقوتی بە هەمان شێوەی لێکدانەوەی قازانجی گەشەپێدانە لە بریکاری ئەستێرە. یەکێکی تر لە خەڵاتەکان کە لەم پلەیەدا بە ئەستێرەی یاقوتی دەدرێت خەڵاتی مۆبایلە کە بە شێوازێکی کاش دەخرێتە سەر قازانجی ئەستێرەی یاقوتی لەو مانگەدا کە مەرجی بردنەوەی خەڵاتی مۆبایلەکە تێپەڕێنراوە. مەرجەکەش بەم جۆرەیە کە ئەبێ 3 هەڵی جیاواز لە بریکاری ئەستێرە 6000 خاڵیان تێپەڕاند بێت لە پێوەری AGPV. ئەمە ئەو پێوەرە بوو کە لە باسی پێوەرەکانی پلانی قازانجی کۆمپانیای نێودەوڵەتی دیەکسن باسمان لێوە نەکرد بوو لەبەر ئەوەی پێوەرێکی کاتیە و لە دوای تێپەڕینی 6000 خاڵ ئەم پێوەرە لە پێوەری ژمارەیەوە ئەگۆڕدرێت بۆ پێوەری هێما کە هێمای چەند ئەستێرەیەکە و ئەم پێوەرە لە کارەکەوێت. کاتێک کە ئەستێرەی یاقوتی 3 هەڵی جیاوازی لە بریکاری ئەستێرە 6000 خاڵیان لەم پێوەرە تێپەڕاند، ئەوە مەرجی بردنەوەی ئەم خەڵاتە تێپەڕیوە و بڕی $230 لە قازانج ئەخرێتە سەر چەکی قازانجی ئەو مانگەی کە مەرجەکەی تێدا تێپەڕیوە. ئەم قازانجە لە تەمەنی کارکردنماندا
لەم پرۆژە زیرەکەدا یەک جار وەردەگیرێت. لە دوای ئەوەی کە ئەستێرەی یاقوتی ئەبێتە خاوەن 6 هێڵی جیاواز لە ئستارەی جند، لێرە بەدواوە لە ئاستی سێم نامێنێتەوە و ئەچێتە ئاستی چوارەم لە پلانی قازانج کە ئەستێرەی ئەڵماسیە. لەم ئاستەدا قازانجی کەسی بۆ 37% بەرز دەبێتەوە و مەرجی چالاک بوون بۆ ئەستێرەیەکی ئەڵماسی بریتیە لە هەبوونی 100 خاڵی کەسی و تێپەڕینی 300 خاڵ لە پێوەری PGPV و چالاکبوونی لانی کەم 4 هێڵی جیاواز بە مەرجی چالاکبوونی بریکاری ئەستێرە و لە هەمان کاتدا بوونی 2500 خاڵ لە پێوەری DGPV. بە تێپەڕینی ئەم مەرجە قازانجی کەسی لە 37% جێگیر دەبێت و ئەستێرەی ئەڵماسی بە چالاک دێتە ژمار. ئەگەر بەلایانی کەم 4 هێڵی جیاواز بە مەرجی چالاکبوونی بریکاری ئەستێرە چالاک نەبوون، ئەوە مەرجی چالاکبوونی ئەستێرەی ئەڵماسی ئەگۆڕێت بە هەبوونی 100 خاڵی کەسی و تێپەڕینی 300 خاڵ لە پێوەری PGPV و هەبوونی 5000 خاڵ لە پێوەری DGPV. بەم جۆرە قازانجی کەسی ئەستێرەی ئەڵماسی لە 37% جێگیر دەبێت و ئەستێرەی ئەڵماسی بە چالاک دێتە ژمار. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەم ئاستە بوونی قازانجێکی نوێیە کە ئەویش قازانجی هاوبەشی کۆمپانیایە. ئەم قازانجە بریتیە لە 2% قازانجی مانگانەی کۆمپانیا لە سەرتاسەری گیان کە بەسەر سەرجەم ئەستێرە ئەڵماسیە چالاکەکان دابەشەکرێت و هەر کەس بەپێی چالاکی ئەو مانگەی خۆی و گروپەکەی هاوبەشە بێت لە قازانجی 2% مانگانەی کۆمپانیا. ئەم قازانجە بەردەوامە و هەموو مانگێک بەسەر سەرجەم ئەستێرە ئەڵماسیە چالاکەکانی جیهان دابەشەکرێت. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەم ئاستە بوونی خەڵاتێکی تایبەتە بە ئەستێرەی ئەڵماسی کە بریتیە لە گەشت بۆ وڵاتی مالیزیا و سەردانکردنی کێڵگە و کارگە و کۆمپانیای سەرەکی لە وڵاتی مالیزیا. ئەم خەڵاتە لە تەمەنی کارکردنماندا یەکجار پێشکەشمانەکرێت و لە ئەگەری نەبوونی خواست بۆ گەشتەکە بڕی $1580 وەکو خەڵات دەخرێتە سەر چەکی ئەو مانگەی کە ئەستێرەی ئەڵماسی تێیدا مەرجی بردنەوەی ئەم خەڵاتی تێپەڕاندووە. مەرجی خەڵاتی گەشت بۆ وڵاتی مالیزیا بریتیە لە بوونی 5 هێڵی جیاواز لە ئەستێرەی یاقوتی کە خەڵاتی مۆبایلیان بردوتەوە. وەکو بیرهێنانەوەیەک ئەستێرەی یاقوتی کاتێک خەڵاتی مۆبایل لەباتەوە کە 3 هێڵی جیاوازی ستارێجنتی هەبێت کە 6000 خاڵیان لە پێوەری AGPV تێپەڕاندبێت. هیوادارم ئەم ڕایانانە ببێتەوەی بەرەو پێچوونی زانیاریەکانتان دەربارەی پلانی قازانجی کۆمپانیای نێودەوڵەتی DXN. هیوادارم بتوانن ئەم پلانە بە شێوازێکی جوان لی تێبگەن و بتوانن چەند نمونەیەک لەسەر ئەم پلانە لێک بدەنەوە لە هاوکێشەی لێکدانەوەی قازانجەکان تێبگەن و بەم جۆرەش لە ئایندەی دارایی خۆتان دڵنیا ببنەوە. سەرجەمە و دەستەواژانەی کە لەم ڤیددیۆدا ناومان هێناون لە سیستەمی ئیوەردا بەردەستن و ئەتوانن تەنها بە سەردانکردنی ئەکاونتەکەتان لە سیستەمی ئیوەر تەواوی دەستەواژەکان ببین. هیوای سەرکەوتن بۆ مولایەکتانە خوازم، کاتێکی خۆش بۆ هەمووتان.